خۆی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا بەداخەوە بەبێ فەرمانی دادوەر ئەمە هەر کارێکی خۆی نایاساییە لە هەرێمی کوردستان لە مای ڕابردووداوە تا ئێستاش ئەم جۆرە لە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان هەیە. دەستگیرکردنی کاکە زوبێر پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا کە دەبوو بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووسی مامەڵەی لەگەڵدا بکرێت لەبەرەوە ئەم ڕۆژنامەنووسانە چۆن بەرپرسانی باڵا حەسانیان ئێمەش حەسانیانی نابێت دەستگیر بکرێەوە. ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستاندا هیچ شوێنێک نییە بۆی ڕابکات، بەڵکو لە چوارچێوە عراق و هەرێمی کوردستانە ئەم دەستگا ئەمنی و هێزانە دەتوانن دەستگیریان بکەن بۆیە کەی ویسیان، بەڵام ئەوان هەموو کات ڕۆژنامەنووسان ئامادەی دادگایی بوون، بەڵام دیارە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان ڕێگە بەوە نادەن کە کەیسەکان لە ڕێی دادگا و یەکلایی بێتەوە پێشوەختە دەستگیریانەکەی. بۆیە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان ئیدانی ئەو جۆرە دەستگیرکردنە دەکەین و لەگەڵ ئەوەداین کە ڕۆژنامەنووسان بە پێی یاسا مامەڵەی لەگەڵدا بکرێت تا ئەو کاتێک کە دادگا کەیسەکان یەکلایی کێتەوە ئەو کاتە دەستگیر بکرێت، نەک بەو شێوازەی ئێستای کە هەیە. زیاتر لە 10 ساڵە لە هەرێمی کوردستان هەر ڕۆژنامەنووسێک دەستگیر بکرێت لەسەر کاری ڕۆژنامەنووسی دەستگیر ناکرێت، لە بەڵکو لەسەر کاری یاخود بڵێن حەزب دەستگیری دەکەوت و بە مەرامی حەزبی دەستگیر دەکرێت. ئەوەی کە ئێستاش ڕوو دەدات بەتایبەت بەرامبەر بە زوبێر برادۆستی جگە لە داوایەکی حەزبی، جگە لە دەستگیرکردنێکی حەزبی، جگە لە سەرکوتکردنێکی حەزبی بۆ ڕۆژنامەنووسان بەرامبەر ڕۆژنامەنووسی دیکە نییە، چونکە زوبێر برادۆستی کارێکی پێچەوانەی ڕۆژنامەنووسی نەکردیە و ئەو حاڵەتانی کە ئێستا ڕوو دەدات بەرامبەر زوبێر برادۆستی لە ڕابردوود بینیمانە لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بەتایبەت لە سنووری با بڵێ هەولێر و هۆگ زۆرتر هەن. جگە لە دەستگیرکردن و لێدانەوەە تیرۆریشیدایە. ئاشکرایە کە پارتی ناتوانێم دەست بۆ ڕۆژنامەنووسەکانی خۆی بکە ڕۆژانە لە ڕێی هەندێک هەواڵ و زانیاریەوە زۆر مەترسیدارە بەسەر مەسائلی ئەمنی لە هەرێمی کوردستاندا. بە پێچاوانەوە دەست بۆ کەسانە دەبکە کاری ڕۆژنامەنووسی دەکەن و پامی هاوڵاتیان دەگەێنن.